گەلی کورد وەک یەکێک لە نەتەوە ئاریاییەکان مێژووی هاوبەشی لەگەڵ گەلانی خۆرهەڵاتدا هەیە. نۆرۆز یەکێکە لەو بۆنە نیشتیمانیانی کورد لەگەڵ گەلانی ناوچەکەدا تیایدا هاوبەشە و پێکەوە گرێیان دەدات. ئەم بۆنەیە لە وڵاتانی ئاسیای ناوەڕاستەوە بۆ ئێران و تورکیاش بۆنەیەکی زۆر گرنگە. بگرە زۆربەی ئەو وڵاتانە بۆ نمونە ئێران ساڵنامەی خۆیان لەسەر ئەو بۆنەیە ڕێخستووە و بەکردەی ڕۆژێکی نوێ و ساڵێکی نوێ بۆیان. هەر بۆیە هەموو گەلان تیایدا بەشدارن و دەبێتە بۆنەی هاوبەشیان. مەزەندەش دەکرێت زیاتر لە 300 ملیۆن کەس لە یادکردنەوەی نەورۆزدا هاوبەش بن. کەواتە ئەم ڕۆژە نوێیە وەکو مانا و فەلسەفە سیاسەکەی دەکرێت گەلی کوردستان وەکو پێکهاتەیەکی ڕەسەنی ئەم ناوچەیە بیکاتە ڕایاڵەیەکی پەیوەندی لەگەڵ گەلانی ناوچەکە و لەو ڕێگەیەوە پەیوەندیە هەمەلایەنەکانی لەگەڵیاندا پتە بکات. ئەوەش ببێتە هۆکاری ئاشتی بەردەوام و سەقامگیری سیاسی و بژانەوەی ئابووری و گەشەی ڕۆشنبیری لە نێوان گەلانی ناوچەکەدا. لە هەندێک سەرچاوە مێژوویەکان و بگرا توێژینەوە ئاینەکانیشدا ئاماژە بەوە دراوە. ڕۆژی خۆڕازاندنەوە کە هەموو خەڵک چوونەتە دەرەوە بۆ دەشت و دەر و سەیران ڕۆژی نەورۆز بووە کە تێیدا موسا پێغەمبەر سڵاوی خۆی لەسەر بێت بەسەر سیحر و چاواشەکاری فرعوندا سەرکەوتووە. بە تایبەتی تا ئێستاش قیبتەکان ئەو ڕۆژە بە ڕۆژی لوتکەی پڕخێر و بەخشینی نیل دەزانن لە ساڵدا، بۆیە بە گەورەی یادی دەکەنەوە. گەرچی چیرۆکی کاو ئەژدەهاک هیچ بنەمایەکی مێژووی دروستی نییەوە بگرە ئەم چیرۆکە نوێ و هەڵبەستراوە، بەڵام وەک ئەفسانەیەک ڕۆڵێکی گرنگی لەوەدا گێڕاوە کە گەلی کورد لە مێژووی نوێدا ملکەچی کۆیلەی و داگیرکاری نەبێت. کاریگەری ئەفسانەش تەنیا پەیوەندی بەنەتەوەیەکی تایبەتەوە نییە، بەڵکو زۆربەی ڕەهای گەلان هەمیشە کاریان پێکردووە و بووەتە هۆکاری زیندوێتیان. نازیەکانی ئەڵمانیا بابەتی خوێنی پاکی نەژادی ئاریان کردە بنەمای تیۆرەکەیان و تا ئێستاش کاریگەری هەیە لەسەر بەشێکی زۆری ڕاستڕەوەکانی ئەو وڵاتە. تورکەکان بڕوایان بەوە هەیە لەنەوەی گورگەکانن، چیچانەکان خۆیان بە شێرەکانەوە دەبەستنەوە، فارسەکانیش بە گرنگیدان بە شانامەی فیردەوسی کە زیاتر لەسەر چیرۆکی ئەفسانەی ڕاوەستاوە کاوسی کاویان دەکەنەوە بە موسای دووەم و لە ماڵی پاشادا گەورە دەبێ و دواتر دەبێتە هۆکاری لە ناوبردننی ستەمکاری. ئەمانە هیچ بنەمایەکی زانستیان نییە و تەنیا شانازیەکی ئەفسانەین بۆ شەسپاندنی هزری ناسیۆنالیستی و بگرا ڕەگەزپەرستیش، بەڵام لە قۆناغا جیاوازەکاندا توانیوێتی بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەنەیار و داگیرکەرەکان هان دەربێت. لەم سەردەمەدا کورد کە خاوەنی قەوارەیەکی فیدراڵیە دەتوانێت ئەم بۆنەیە بکاتە ڕایاڵەیەکی گرنگی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەگەڵ گەلانی ناوچەکە. دەکرێت نەورۆز ڕایاڵەی گرێدانی پەیوەندیەکان و هەنگاوە ئەرێنیەکان بێت، نەک ڕۆژی دابڕان لە گەلانی دیکە و زیاتر خۆپەراوێز خستن کە مەخابن ساڵانێکە بەشێک لە سیاسەتمەداران و پارتە سیاسیەکان لەسەر ئەو ڕێگە هەڵەیە هەنگاویان هەڵگرتووە.